یارانە کوردەوار وەختتان وەخێر. ئێمە شاهدین بارهای بار خەڵک تێت لە ئێمە پرسێت کاکەم قسانەی ئەیکەی بڕێکی ئێمەیش ئەیزانین بیستگمانە یا هەستمان پێکردگە، بەڵام خەڵک ئەبێت چی بکات پرسیارەکە. مەسئلەکە ئەمەسە کە ئێمە ئێشێ ئەوەڵ دەفعە بزانین کە ئەوزاع چه شکلیە بعد تا خەڵک تێبگات ئێشێ چی بکات. من کورتەیەک لە گزارشێکتان بۆ لێدەم بە زوانی یەدیشە فارسیە گویا کارشناسێ هاتگە و خەریکە قسە ئەکا لە بەرنامەیەک بە ناوی علم و فەناوەری، خەریکە دەمەوردە مەسەلەی قسەکە. ئەم جۆرە قسانە ئێوە وەختێک ئەیبیسن بڕێ کەس حەزی پێیەکە، پێی وایە کە ئەم قسە حەدی نەهایەتی ئینسانێکی معترضە بە مەسائلێکە. لیبرالیسم چیه؟ لیبرالیسم اول فساد میکند، دوم فساد را قانونی میکند، سوم بر اساس اون قانون طبقات پایین رو تخریب و سرکوب میکنه. آسیب پناهی رو مگه غیر قانونی بیرون کردن از خونش؟ ها؟ غیر قانونی بود دیگه. بعد تراکم فروشی قانونیه، میلیون ها متر مربع هوای عمومی تهران رو میفروشن، قانونیه. نیم متر به دست فروش نمیدن، غیر قانونی. راستم خۆ پێژێ لیبرالیزم چیەکە؟ ئەژێ لیبرالیزم فەسادەکە، بعد فەساد قانونیەکە، بعد بە قانون سوارە مدەتوەوێت و تۆزی حەدات ئەژێ تەراکم ئەفرۆشن لە تارانە هەزاران متر، بەڵام نیم متر نادەن بەدەست فرۆشێ. تەراکم فرۆشی قانونیە، نیم مترەکە غیرە قانونیە. دێ ئەم قانونی و غیرە قانونیە یعنی چی؟ یعنی ئێمە ڕۆژانە دەیان بار لەم قسانە ئەبیسین، ئەمە قانونیە و غیرە قانونیە. فەساد ئەکا یعنی چی؟ بزانن ساڵهای ساڵ بەحس لەسەری ئەمە کردیا کە عێداڵەت چۆنە. مەسەڵەن لە مەسیحیەتا بەحسیان کرد کە ئێشێ عێداڵەت لە بازاڕە چه شکلی بێت. ئایا ئێمە بین نرخ دابنین؟ چۆن ئێمە ئەتوانین عێداڵەت بەرقەرارکەین؟ ئێمە بین بێژین لیترێ ئاو ئێشێ $1 وێ، ئەمە بە زەبر و زۆر دابنین. تامەی کە بیریان لێ کردو وتیان عێداڵەت ئەوەسە کە تۆ شەرایەتی ئیجاد نەکەی لە بازاڕە کە نا عێداڵەتی دروستکە. ئەم شەرایەتە چۆنە؟ چی نا عێداڵەتی دروستەکە؟ ئەوەی کە تۆ لە ناوی بازاڕە فقط تۆ بە هەبوونە ئیمتیاز لە دەوڵەتە فقط تۆ کالایەکت بوێت. ئەمە پێی ئێژن ئینحسارات. ئینحسارەن فقط تۆ بەرهەمێکە لە دەساوی، کەسی تر لە دەستیانەوێ. مەسەلەن ئیمڕۆ تۆ ناتوانی ئەم مۆبایلە بۆیتە ئێران و ڕەجستەریکەی، ناتوانی. بۆ خاتری ئەوەی کە عیدەیەک مۆبایل تێرنە ئێران و ئەوان ئەتوانن مۆبایل هاوردە بکەن. تۆ هەر مۆبایلێک بووەی قەقاچاخوێت، ئەمانە ڕەجستەری ناکەن و مۆبایلەکە کار ناکە، کەواتە لەگرا ئینحسار مەوجودە. ئینحسار باعث فەساد لە بازاڕە ئەوێت و باعث ئەوێت کە کەسێک کە مەسرەف ئەکات زوڵمی لێ بچێت، جنسە بێکەیفیەت بگاتە دەسی، بە پوڵە فرە بگاتە دەسی. ئەمە فەسادە. ئەم ئینحساراتە لە بەشە بازاڕە، لە بەشە سیاسەتە، هیچ وەخت لە ژێرە سیستەمە دەوڵەت ناگۆڕێت. من فکر ناکەم لە مەسادەتر بتوانم مثال بدەم. بزانن من دووبارە ئەم دەنگە لێ ئەدەم لە تەلەڤیزیۆنە ئێرانە پەخش کریاگەسەوە. دووبارە قانون تبدیل شده به ابزار برنده ها. چرا؟ چون مرکز قانونگذاری گرفتن. چرا مالیات علیه پزشکا تصویب نمیشه؟ چون رئیس کمیسیون درمان خودش پزشک متخصص نمیخواد مالیات بده. مراکز قانونگذاری افتاده دست چی؟ صاحبان سرمایه. نایب رئیس مجلس خۆ ئەم قسانە خۆشن. قانون نایەڵێ.
پزیشک ماڵیات نادات. مەراکزە قانونگوزاری کەوت کەسە دەسە سەرمایەداران. ئەی قەبلە لەدەسە کێ هەبوو؟ ئەی ئەم دەوڵەتە کێ داینیاگە؟ خۆ تۆ سوالێکی گەورە تێتە بەرە نەزەرت. ئایا ئەم ئینحساراتە لەبین ئەچێت؟ مەسەلەن مردمە کۆرپۆرێشنە ئێرانی دەوڵەتە جوولەکەی ئانووسی ئێرانی وا تەبلیغی بۆەکەن کە دەوڵەتە کە حکوومەتە جمهوری ئیسلامی ڕەوایەتە جمهوری ئیسلامی نادۆمۆکراتیکە شێوەکەی ئەمەسە ئەم حکوومەتە یا بەرەبرە بکرێ بە دۆمۆکراتیک یا ئەم حکوومەتە ڕەوایەتەکەی بگۆڕن ئەوەزیکەن یا بە ئینقلاب یا بە ئیسلاحات تەبدیلی بکەن بە حکوومەتێکی دۆمۆکراتی سێکولار. ئۆکێ ئەمەی کە ئیستە خەریکن تەبلیغیەکەن مەسەلەن ئێژن بێعیداڵەتیە، مەسەڵەن ئێژن دزی و فەسادە لە هەرچی زەمینەس، مەسەڵەن ئێژن نەبوونی ئازادیە لە هەرچی زەمینەس. ئایا ئەگەر دموکراسی بێت یعنی سیستەمێ دابنین ناوی بنێن دموکراسی، خۆب تۆ دموکراسی لە چی تێ ئەگەی؟ لەمەی کە سنووقێکی دەنگدان دائەنێن ئیدەیە حیزب کە تا دوێکە نەبووگن ئیمڕۆ هەن، تۆ یەکسری ئازادیهای فەردی ئەوێنیت وەکو چی؟ وەکەوەی کە چۆن لەباس لەبەرکەی، چی بخۆی، چی بسێنی، چی بفرۆشی. لە سەتح شەخصیەتۆ تۆ بەمە ئێژی دموکراسی. ئایا بەمە وەزعە تۆ خاس ئەوێ؟ تۆ دادت لە چییە؟ تۆ دادت لە مەسە کە شەرایەتێ لە جامعە مەوجود نییە کە تۆیەک کە وەسڵە بە هیچ توێژێک نییە، یعنی لە توێژە سەرمایەدار نییە، لە توێژە تەبەقەی حاکم و سیاست مەداران نییە، بتوانی بڕۆیت سەلیقەی خۆت ڕوانین خۆت لە ئوموراتە جامعەت دخاڵەت بی، بتوانی بێتۆ ساحێوە سروەت، بتوانی استعداد خۆت و خلاقیت خۆت نیشان بدەی، بتوانی شرایط زندگی خۆت بگۆڕی. ئایا ئیمکان پەزیرە؟ خۆب ئێمە ئەم سوالە ئەکەین. وەختی ئەم سوالە ئەکەین ئیشی جواو بینو چۆن مردم فکرەکە بەلابردن ڕەوایەتە جمهوری ئیسلامی ئینحسارات لەبینەچی؟ چۆن فکرەکە کەسانێک کە تجارەت لە جامعەی ئێرانە وا لە دەستیان و سیاست وا لە دەستیان بەری ئەدەن؟ بۆچی ئیشێ بەری بدەن؟ کێ بەریان پێ ئەگرێت؟ ئەوان بچن تماشاکە مەسەلە سەر ئێمەسە ئێوە ئەشخاص دەرنەزەرەگرن. سیستەمێک ئینحساراتەدا، سیستەمێک کە ئیدەیە قودرەتمەند سوارن بەسەریە، چۆن مەجال خۆشەکەن ئەیدەن بە تۆ؟ چۆن هەوسارەکە بەرئەدەن ئەیدەن بە مابەقیە؟ یعنی سوال ئەمەسە، ئایا مەسئلەی ئێوە ئەوەسە کە عەلیە خامنەئی خەریکە ئێوە تاراج ئەکا حەمەڕەزای پەهلەوی بیکا خاسترە؟ ئێوە فکرەکەن عەلیە خامنەئی ئەیکا مستەفای هیجری و عەبدوڵڵای موحتەدی بیکەن خاسترە؟ عەبدوڵڵا ئۆجەلان بیکا خاسترە؟ ئێوە چۆن لەم زندگیە تێ ئەگەن؟ ئێمە چۆن تێ ئەگەین؟ پس ئێمە لەگرا خەریکین وارد داستانێکەوین. ئەم ئاغا ئێژێ قانون، ئەم ئیستە ئێژێ ئەمانەی کە خەریکن ئیستە لە ئێرانە دزی ئەکەن بە قانون دزی ئەکەن، کارە قەیرە قانونی ناکەن. وەلێ تۆ هیچ وەخت ناتوانی لەم قانونە کە مەجالی فەساد و دزیکردن و تاراجی داگە تۆ استفادەکەی. تۆ ناتوانی، چون ئەم قانونە بۆ ئینسانە سەرمایە دار مەجالە دزیدانیاگە، بۆ تۆ مەجالە ژیانی دانەنیاگە و دان نانێت. هەرواکە مثال بدەم، وەختی حەمڵی ئەسلحە مەمنوعەکەن ئەم دەلیلە تێرن، ئەژن ناوێ خەڵکی ئەسلحی بوێ،
بۆ چون هەر کەسێ ئەسڵحی بێت خەڵکیەکەوێتە گیانی یەکتری و یەکتری ئەکوژێ. ئەمە دروست بۆ خاتری ئەوەی کە کەسانێک ئینسان ئەکوژن و جنایەت ئەکەن کە جنایەتکارن. جنایەتکار یعنی باند مافیان، دزن، چەتەن، مەواد فرۆشن، مافیای اقتصادین، مافیای زەمینن، مافیای مڵکن، مافیای دۆلارن، مافیای تەڵان، مافیای لاسیکن. ئەمانە بەشەر ئەکوژن. ئەمانە لە ژێرە دەسە تەمامە حکوومەتەکانە دنیا. لەم بریتانیایشە ئەسڵحەیان هەسیان بە قاچاق و بە قانونی تەمینی ئەکەن. کێنێسی پیای خاص ئەسڵحەی نییە، پیای خاص ناڕوا ئەسڵحە بسێنێ بینیتە ماڵەکەی. بەڵام مەواد فرۆشێ لە بریتانیایش ئەسڵحە ئەسێنێ، قاچاقچی ئەسڵحە ئەسێنێت، هەسی مەوجودە. دێ ئەم قانونە کە بەم ئیستدلالە هاوردیان بۆ خاتری ئەوەی کە تۆیەکە کوڕە خاسەی سلاح نەوێ بتوانی لە خۆت دفاعەکەی لە بەرامبەرە ئەوەی کە تعڕۆزەکە بە تۆ. حتا حکوومەت بە تۆ تعڕۆزەکە. قانون تبدیل ئەکرێ کە تبدیل کریاگە بەخوا، لە خوا قودرەتمەندترە. قانونە وە کەس ناتوانێ بیشکێنێت. مەجالە شکاندنە قانون یعنی مجازات گەورە. دێ ئەم قانونە کێ تەسویبی ئەکا؟ کێ ئەیکا؟ ئەو کەسەی تۆ پێی ئێژی نوێنەر انتخابی ئەەکەی لە فڵانە حیزبە ئەڕواتە پارلەمان وە قانون تەسویبەکە. لە تەمامە دنیا واسە. دەی ئەمە خودە ئەم قانونە مەبنایە بێعەداڵەتی، نابەرابەری، نابوودی، تاڵان و کاولیە سەرزەمینێک و ئینسانەکانە. هەر ئەم قانونە یەک ئەسڵ ئێشێ لە نەزەرتاوێت. هەرچی حاکمیەت وەکو دەستگاه و سیستەم ئەیکا کە کۆرپۆریشنە، بۆ ئەوەسە تۆ بێدەسەڵاتتر بووی بۆ بەرپەرچدانەوە. تۆ بە ئینوانە ئینسانێکی عادی کە وایتە ژێر فەرمانە ئەو لە باشترین حاڵەتا بە تۆ ئێژێ شەهروەند، شارۆمەند. ئەو حتا ئەتوانێ لە هەرچی جێگە هەست دەسەڵات لە تۆ ئەسێنێت و ئێژێ قانون لە تۆ حمایەتەکە و قانون باوکە ساحێوە تۆ دەرتێنێ. بزانن تۆ لە ئیاڵەتە متحدەیە ئەمریکا ناتوانی بڕۆی بوویتە ڕئیس جومهور، حتا بەیانی ڕۆژنامە دانێ بقاڕێنە لە ناو ڕۆژنامەکەتا، تۆ ناویتە تەبەقەی حاکمە. چون بۆ تەبەقەی حاکمە بوون تۆ ئێشێ سەرمایەی گەورەی کەلانی ملیۆنی و ملیاردی لە پشتاوێ. ئێشێ ارتباطاتە گەورەت لە ناوە تەبەقەیە ئەلیتە حاکمە جامعە بوێت. تۆ ناتوانیت بڕۆیتە ئەو جێگە و لە ئینتخابات شرکەتکەی. تۆ لە سیستەمە قەزائیە ئەمریکا ناتوانی شکایەت لە کۆمپانیەکی گەورەکەی. هەزینەی شکایەتەکە سەروە فەڵک ئەکێشێ. ملیۆنها دۆلار شکایەتەکەی تۆ هەزینە هەڵ ئەگرێ. تۆ چار کۆمپانیەکی گەورە ناکەی لەگرا ئەنچێ کە ئەمانە پێژن دموکراسی و تۆ لە نەزەر تا فکر ئەەکەی حاڵە خاص ئەکا، حاڵە تۆ خراوتر ئەکا، کاولتر ئەکا. بزانە ئەم قسانە ئێوە ئەی بیسن حەزی پێیەکەن، فکرەکەن کاورا فرە معتەرزێ خاسە. فقط لیبرالیزم وا بە تۆ ناکە، سۆسیالیزمیش وا بە تۆ ئەکا، کۆمۆنیزمیش وا بە تۆ ئەکا. چون ئەمانە ئینقیادن، ئینقیاد دەوڵەتین. دەوڵەت عیبارەتەن دەز مؤسسات کۆرپۆریشنن، شرکەتن، کۆمپانین، بنگاهە ماڵی بازرگانین. بەڵام بە تۆ ئێژن ئەمانە ژێرخانە وڵاتێکن، هەنە تۆس دادگۆستەری
هن تۆس، بانك هن تۆس، دەرمان و سەحە هن تۆس، ئاموزش و پەروەرش هن تۆس، عمران و ئابەدانی هن تۆس، سەنایع و مەعادن هن تۆس، مؤسسات جۆرا و جۆر هنت ئەمە دروست هنە تۆ نییە، هەنە سیستەمە. سیستەم کێز سیستەم هەرە وەسە وا عیدەیەک دائیمەن لەوێ دانیشتگن و سوارن بەسرە ئەم مەردمە و ئەم بەشە لە خاکە کە ناوی ئەنێن ئێران، تورکیا، ئاڵمان، فەڕەنسا، یاڵەتە متحدەیە ئەمریکا. ئەمەسە ئێمە ئەمە ئەفەهمین. چۆن گەرەکمانە ئەمە بفەهمین؟ دەی تۆ ئیشی چی نەکەی؟ تۆ ئیشێ دەوڵەت قبول نەکەی، تۆ ئیشێ لەگەڵە مؤسساتە دەوڵەتە کار نەکەی، تۆ ئیشێ قانونەکەی قبول نەکەی. هەرچیە ئەو ئێژێت تۆ بەرعەکسی بکەی، ئەو هەرچیەک ئێژێت گەرە کێسی لە تۆ قودرەت بسێنێتۆ، لە ماڵ سندنت، تا شوکردنت، تا ژن خواستنت، تا نان خواردنت درۆ ئەکات پێت. تۆ فێرە هیچێ نەوگی، فێرت ئەکەن، هەرچیە کە فێرت ئەکەن بۆ تۆ نییە، بۆ ئەوانە. تۆ ئێشێ حتا ئەتوانیت زەعیفتروی بێدەسەڵاتوی. دێ ئەمە 1300 ساعت دیبەیتمان لەسەر ئەمە کردەگە. وردێ هەر دوێ شەو من هاتم واردم مەقولاتێک بووم تحت ناوە ئەقڵە ناقسم مردم، لە ژێرە ناوە ئازادیە، لە ژێرە ناوە حقوق بەشەرە، یەکسری نۆرم و لایف ستایل بۆ تۆ تێرن. سوال من جواوم داگەسەوە، ئەمانە بۆ دوژمنی ئێمەی کوردن، نظام سوڵتەی جەهانی بۆ دوژمنی ئێمەی کوردە. ئایا نظام سوڵتەی جەهانی قینی تێلەوەی کە ئێمە نۆعێک لباس ئەکەینە بەرمان پێئیژین کەوا پانتۆڵ و پشتوێن ئەوەسین؟ ئایا نظام سوڵتەی جەهانی قینی تێ لە جامانە و قینی تێ لە کڵاو دەسماڵ؟ ئایا نظام سوڵتەی جەهانی قینی تێ لە هەڵپەڕکەکردنە ئێمە؟ چون ئێمە ئەمانمانە هەست قینیان تێ لە ئێمە، چون ئێمە ئەمانمانە هەست دەبێ کوردبوونمان نابودکەن. تەبیعەتەن تۆ ئەوێنی ئەمە نییە، تۆ هەر لباسێ گەرەکتە بیکەیتە بەرت یا ڕوت بگەڕێی بۆ ئەمان مهم نییە، مەسئلە نییە. چی بۆ ئەمان مەسئلەس؟ سیستەمێک هەسیان مەسئلەس. کورد چه مشکڵێکی هەست؟ کورد مشکڵی ئەمەسە خۆی سیستمی هەست، خۆی جەهانبینی هەست، خۆی ساختارە جامعەی بووگە، خۆی قوانینی هەسی قوانین و جامعەی کوردی بە پێچەوانەی قوانین و نظام سوڵتەی جەهانیە، بە پێچەوانەی حکوومەتی کۆرپۆریشنیە. ئێستا من مثال تێرم، قانونە ئەمانە قانونە بەشەرنویسە، سیستم نویسە. قانونە کوردی قانونە هەزاران ساڵەی ژیانە متەمەدنە ئینسانە کوردی بە جیهانبینی کوردیە کە هەرچی کەسە ڕعایەتی ئەکرد. احتیاجی بە پۆلیس نەبوو تەنفیزیکە، نەیگەرەک بوو، حاکمی نەگەرەک بوو، دەستگاهی داد و مؤسساتی نەگەرەک بوو، فەرقی ئەکرد. دەلیلەکە ئەمەسە عەزیزم، دەلیلەکە ئەوە نییە تۆ فکر ئەەکەی هاتکە بەشەر ئازادکە، هاتکە تۆ بێدەسەڵاتکە. ئێمە مسالە دەین تا تۆ بفهمی ئەم ئێژێ بە قانون فەساد ئەکا. بە قانون چی بۆ تۆ تەسویب بەکە؟
بتو إيجي جن إيما لنا والسنة جيري كرجا السنة إيما دوا كوتجا بزانن أويك إيما إمرو بي إيجن بيش كوتن دروس كردن بلاستيكا دروس كردن ماشينة تكنولوجيا أنواع أقسام تكنولوجي كتو خليكي أيوينيت موبايل الدس تلفزيون لباس شوي يخشال أنشا كبيجن تكنولوجي چلا باش سلامتي إنسان وبزشكيا چلا باش خدماتا چلا باش نظامية چلا باش سياس اقتصادية تو اوينيت وكشاورزية تو اوينيت تكنولوجي امرو حاكم بوغا بسر جيانا انسان تو فكر اكي ام بلاستيكا شتي بناوي حقوقي بشر دروسي كردگا ام بلاستيكا حقوق بشر دروسي نكردگا عزيزم ام بلاستيكا چونيتي لبركردن جلو برگ دروسي نكردگا تكنولوجي حاصل نبوغ بري إنسان وكو منوتو حيج ربتيكي بالتقابل السنة مودرنيتانية قو إنك أم اتفاقانا كوتقن كالدوران أقوريت ولا تو چون فكرك ايتو تينا جامعي إما إجن إما مروف الدنيا امروحا بشوين آزاديو تو أصلا تصوري كنية فكرة كيسا صالي بيشتو كويلوجي بس تو امرو قرار آزاد بوي تو حش تصوري كلا آزادينية خب استبوتو مجرى مشخصة كان چي تو برو آزاديوا خب ما في مروف اويتو مانيفستي جهاني مودرن مانيفستي اخلاقي جهاني مودرن ما في مروف هر لخویو چون تو بشری چاوت هز دسه هز لاقه هز بتو تعلق ناقري ما في مروف بكسي تعلق أقري كل تقسيمات جهانية أم كورية زمينة بويت يعني لشوين لدايك بوي كناوي دولة ملته هلقري ناس نامي دولة ملتك بويت وأقر توشي هناك مسائل بوي تبعيز نژادي تبعيز جنسيتي تبعيز فلاني أو ولاتاني و أم كونفنسيونو أم منشوري حقوقي بشريانة إمزا كردقا موظفنا ام قوانين الرعايتك اگر نيكن تولوي درچي تان نرويتا تحت قيوميته شناساندن دولة ملتته ما في مروف بتعلق ناقري چون حل بروي إنساني بتعلق ناقري تو اگر لإيران هات كي تدرو لهولند إشي دواي بنابري بكي تا هولند ودولة هولند وقانون هولند تو بناسي تاتو مشمولي ما في مروف بكي هرچی امانه دروسیان کردگه تو اگینی تو به دولت تو اگینی تو به سیستم دولت بقول فیلمکی مرمولک ریگی رسینه و خوا فرس تو هرچی که امانه دانیاگه اروی وشوینیا تای دولته تای سیستمه ام سیستمه که انقیادی والا شوینه ام سيستما واتو بندكا كنترول اكا وبهيزاكا بندكا كنترول اكا وبهيزاكا اما تباو قصص الرابرين كردقيسي خب تل جامعي ايما ايجن ما في جن موجود نية چون ما في جن موجود بوغا اصلا ما في چيه كاكا تو بحثي ما في جن اكي ايما ما في بشريش ما نوغا وكتوبي نوسين ما في بياجيش مع النوغا ما في سقو بشيريش مع النوغا اصلا ما في مع النوغا استاد تو امان تكشف كردقا يعني تو ندبوغا واستاد دروسة كردقا يعني ام تمدن عزيمي غربي تو
تا بەر لە تەسویبە مافە مرۆڤ ئێشێ مشتێ کەر و قاتر و حەیوان و یابوتی ئە زندگی کردبێت. یعنی چۆن تۆ مافە هاوردگە؟ خب ئێمە ژین ماف نییە، دە ئیستا ئەگەڕێن بزانین چۆن ماف نییە لە جامعی ئێمە زۆڵمە ئەکرێ. خب بەڕۆی نێژین لە جامعی ئێمە زەواجە ئیجباری هەست، ژن ناتوانێ هاوسەرە خۆی انتخاب بکە. هەڵە گەڕێنەوە ئێژین وەڵا ژن ناوێ پەردەی کچێنی بێ، مەسەڵەن کەنیشکێ دروستەکەین هەڵە گەڕێتەوە ئێژێ ئیتر بەسە سۆندە بکەنەوە خۆتانە، بەسە ئیتر عاسابم ورد بوو بۆ پەردەی کچێنیتان هەست. ئەڕۆن ئەگەڕێنە ژن وای ژنان خەتەنە ئەکەن، وای فلان هەست، مافیە فلان نییە، مافیە فیسار نییە. ئەمە بۆ چییە؟ بۆ خاترێوەیسە ئێمە ئازاد زندگیکەین، ئێمە ئینسانی زندگیکەین. ئێمە چۆن ئینسانی زندگیەکەین؟ ئەو جۆرەی کە کەسێک سوارمان نەوێ بمان کاتۆ کۆیلە. کۆیلە یعنی چی؟ کۆیلە یعنی ئینسانێک کە هیچ اختیارێکی لە خۆی نییە و ئەربابێکی هەزوام ئەربابە هەرچیەک ئێژێ خەسبە عەلاسەری جێبەجێکە و ئەم کار ئەکا و بەڕووبوومی ئەم کارە بۆ ئەربابە و ئەوەنە ئەدەن بەخۆی کە بژی و نەمرێت. دەی ئایا ئەمانە گەرەکیانە ئێمە کۆیلە نەبین؟ مەسەڵەن گەرەکیانە ژن کۆیلەی شووەکەی نەوەیە، کۆیلەی براکەی نەوەیە، کۆیلەی باوکی نەوێ. دەیەم ژنەوە لە ماڵە باوکیە ساپۆرتی هەست، ساپۆرتم ماڵی هەست، ساپۆرتم مادی و ڕۆحی و ڕەوانی و ئەمنیەت و ئەمانەی هەست. لە کناریشە یەکسری قوانینی ماڵێشی ڕعایەتکە. خب یعنی ئەم ژنە لە ناو جامعە کە تۆ گەرەکتە بەریبەی و لە خانەوادە دەریبێری مەجبور نییە لە قانونە دەوڵەت فەرمان بووە. ئەم ژنە مەجبور نییە وەختی ئەڕوا کار ئەکام مەعاش بگرێ لە سەرە کار لە فەرمانە ساحێوکاری و ڕئیسی فەرمان بووە. پس ئەم ژنە بالئەخەرە فەرمان ئەوە، بالئەخەرە ئەچێتە ناوە یەکسری ئینقیادە گەورە. ئەم ژنە لە جامعەی ئێرانە بچێ پیاگێ بکوژێ ئەیگرن و ئێدامی ئەکەن، وایە یاوانیە. دزی بکات ئەیگرن و مەحکومی ئەکەن، وایە یاوانیە. بالئەخەرە خەریکە بەر ئەلەیحە حاکمیەتە جمهوریە ئیسلامی کارێ بکا ئەیگرن، نایگرن، ئەیکەنە زندان، نایکەنە زندان، محاکمەی ناکەن. دەی چۆنە ئەو هەر قانونێک کە حکوومەت داینیاوێت پێشێلی کا مجازات ئەوێت؟ بەڵام بۆچی ئیستە تۆ هاتکی لەگرا بەحسێ مەترەحەکەی لە ژێرە ناوە زوڵمەوە ژنان ئەگەڕێ پێیاکەی پێیا ناکەی. ئێژی سنەتە ئێمە خراوە. سنەتە ئێمە چۆن خراوە؟ لە حوزەی قدرتەوە خراوە، لە عەداڵەتەوە خراوە، لە بەرابەریەوە خراوە، لە چیوە سنەتە ئێمە خراوە؟ ئێوە یەک قانونێکی ئێمە بێرن کە ناوی ئەنێن سنەت و بێن نەقدیکەنەوە. خب ئێمە ئیشێ لەگرا دانیشین ئەوەڵ دەفعە تعریفێ لە پەدیدەی زەواج بکەین. بژین زەواج چییە؟ ئینسان بۆ زەواجەکە. بەر لەوەی ئێمە بڕۆینە ناو زەواج ئێشێ بڕۆین بگەڕێن لەسەر شتێک بە ناوی مەیلی جنس، مەیلی جنسی. بۆ ئێمەی ئینسان مەیلی جنسی وا لە وجودمانە؟ سوال جواب بۆ خاتری ئەوەی ئێمە لەزەتی لێ بووین. خب ئەگەر ئەمەسە با من سوالێتر بکەم، ئێمەی ئینسان بۆ نانەخۆین؟ جواب بۆ خاتری ئەوەی لەزەت بووین. ئێمە یعنی خۆراکێک کە دروستی ئەەکەین بۆ لەزەت بردنە. خب ئایا ئێمە بێجگەلەوەی کە ئەتوانین بیخۆین بە خۆراک ئەتوانین کارێتریش بکەین؟ مەسەڵەن خۆراکی دروستکەین بیماڵینە قەی بەدەنمان، مەسەڵەن خۆراکی دروستکەین بیگرینە سەرمان، مەسەڵەن خۆراکی دروستکەین چەپە چەپە بیدەینە قەی دیوار. ئەتوانین؟ چون خۆراک بۆ لەزەتە. ئەگەر جواوە ئێوە لەزەتە، یانە تۆ جواو ئەدەیت و ئێژی خۆراک بۆ خاتری ئەوەسە تۆ هێز بگری و بتوانی ئیدامە بە ژیان بدەی.
و طبیعەتەن لە کنارە ئەمەی کە تۆ هێز ئەگری و ئیدامە بە ژیان ئەدەی لزەتی شیواتی ئەگەر خۆراکە خۆش دروستکەی لزەتی شیواتیە. خب سوال ئیسە با جواب بینەوە پس سکس فقط بۆ لزەت نییە چون تۆ ئەم دەستگای جنسیەکە نریاگەسە بەدەنت و ئەم مەیلە کەوا لە وجودتا بۆ خاتری ئەوەسە تۆ وەکو ئینسان تۆ وەکو تەمامە بوونەوەرەکانە ئەم جەهانە زاوزێ بکەی یعنی ژیان بەردەوام وێ زاوزێ بکەی بزەیت یەکێکی تر وەکو خۆت دروستکەی تا ئەگرامە دروستە پس ئێمە قبول ئەکەین کە مەیل جنسی لە وجودە ئێمە لە ئەسڵا بۆ زاوزێکردنە پاشان تۆ لە کناری ئەمە ئەتوانی لەزەتیشی لێ بووی تقریبەنیش لە هیچ فەلسفەیەکی ئەم جەهانە بێجگە لە مەسیحیەت نەوێ قوبحیان بە ڕابطەی جنسی دانەنیاگە. بەس ئەگەر ئێمە تعریفێکمان لە مەیلە جنسی کرد و وتمان کارکردە مەیلە جنسی چییە؟ ئەو جارە ئەتوانین بڕۆین بێژین ئێمە چۆن ئەتوانین ئەستەفادەکەین لەم مەیلە جنسیە. خب پس مەیلە جنسی طبیعەت نیاگەسێ وجودە ئێمە لەبەر ئەوەی کە ئێمە بتوانین زاوزێکەین بەڵام لە کناریان مەیلە جنسی لەزەتی شیوا لە شوێنە طبیعەتەن لەزەتی وا لە شوێنە عاتفەی وا لە شوێنە ئەوە فرشتێکی تر. ئایا بەشەر بەمە زانی گەسی؟ بەڵێ بەشەر بەرەبەر ئەمێ زانی. بەشەر بۆ خاتری ئەوەی کە ئەم جۆرە لە کەڵکوەرگرتن لە مەیل جنسی سازماندهی بکە کە بتوانێت جامعە دروستکە و بتوانێت ئەم جامعە زاوزێ بکە و ئیدامە پێیەکە یەکسری قیودی دانیا یەکسری ڕێگە حەلی دانیا. تەماشاکەن تۆ لە اختیارت هەست لە هەڵبژاردنە قیودێکە بۆ خۆتی دانی ئەمە نییە کە تۆ قیود نییە لە اختیارە فەرقە کاتەکە ئینقیادە تۆ یەکسری قیود بۆ خۆت دانی. خب جامعە ئێمە وەکو گشت جامعە وا بیری کردگەسۆ چۆن ساماندهیە شرایط زندگی اجتماعی و ئەزدواج بکە لەگرا ئەزدواج و زەواجکردن تەبدیل ئەوێت و کارکردە مختلف پەیاکە. ئوسوولەن ئەوەڵین کارکردێک دوای زاوزێ هەسی لە منزەرە ئیجتماعی و ئەزدواج ئەوێتە پێگەی دروستکردنی دەسەڵات پێگەی دروستکردنی دەسەڵات بۆ کێ هەم بۆ پیاکە هەم بۆ ژنەکە هەم بۆ کەسوکاری ژنەکە و هەم بۆ کەسوکاری پیاکە. مثالێک بم بزانن جاران تا قڕنە هەژدە و تا ئەواسەتە قڕنە نۆزدەیش سروەت پوڵ هەروە پەیانە ئەبوو پوڵ پشتەن پشت ئەهات بە میرات ئەهات کاورایە فرە زەحمەت و خۆی بوێتۆ پوڵدار سروەت بەرەبەرە جەم ئەوە وە کاورانە ناوی خانەوادەیەکی سروەتمەندا لەدایکە بوو بۆیە ئەزدواجکردن یەکێ لەو ڕێگانە بوو کە تۆ بە سروەت دەگەیت. کاورا کەنجکەکەی ئەگەر بە ڕوڕوویەکی بواە و دەموچاوی قەشەنگێکی بواە ئیمکانی بوو پیاە خاسترێ دەسەڵاتدارترێ بێت بیخوازی تا کەنجکەکە بکەوێتە ناوی ڕفا بنەماڵی کەنجکەکەش بێتە ناوی ڕفا. یا پیاکهایەک لەم ئوروپا لە رووسیە لە فەڕەنسە لە بریتانیا لە قەڕنە نۆزدەوە پێیان وابوو ئەگەر شرکەتکەن لە مەراسم و میێوانیەکانی تەبەقەی ئەشراف بەشک و بتوانن ژنە ئەشرافێک بەنە تۆڕ تا بتوانن سروەتمەند بوون. پس ئەزدواج کارکردی جۆرا و جۆری بوو و ئیمڕۆیش هەسی و ئەم ئەزدواجە تەولیدی قودرەتیە کرد. پیاگێوە ژنێتەکی یەکتریا دانیشتن ئاغازە هەستەیەکی ئەوەڵیەی جامعەیانە کرد و لەم هەستەی ئەوەڵیە مناڵیان دروست ئەکرد تا تێعدادە خۆیان فرە بکەن
و بكارك يعني كدوة باتحادك لناوي خانواده بو خانواده وصاحي والثروات وصاحي وقدرات ام جنا بجي اويك بيوتو كارمند مانجي 1 مليون 8 بيو عالم وادم 2 مليون 8 بيو تفي تيبكاو دسي بو بواو مسخريكاو بيتخنيكاو حيتشينيو او حسن 2 مليون 8 خياري و 3 مليون 8 تو بيجا فوق التخصص مانجي 2 مليون 8 دارتيري 15 دارتيري 20 دارتيري ام جنا قادر نية قدرتي نية حجكي نية ولي جنيك ك پنج كوري هاس سيكنشتي هاس زاواي هاس بوكي هاس شوكي هاس براي هاس حكومتك وسرقشتيها قادرة بأنجام هر كاريك أتواني هر كاريبك قدرة مادي هاز قدرة سياسي هاز قدرة اجتماعي هاز هسي مجنة دي أولين شتيك لجن سنديان چيبو جن أشياء زعيفتر بوايا بدو دليل يك جن فرمايل بقدرة وأمنيات أويك حامية نظام كوربريشنية جنة تابيك أكثرا جنن حزيبيك جنة حزب بوليسو بقانونك چون كسينا ماكا چون حجكيني يدفع ليبكا وأم جنة كحج كسينا ما بيج قال الدولات إشي چي تريبيوت إشي عاملة پیش بردن سياسة كاني دولتوي لتخريب جامعة لفساد جامعة لمصرف قرا كردن مردم لجامعة ولدروس كردن مناغة بيبيغي اجتماعي ام جنا اتواني اوس بويت دواي مسيكي ناوي بابيكو وان نايت ستندك خوي اوسكا باوكا منالك ديارنية باوكا منالك ايش دياروي دواي 2 مانگ 3 مانگ صالي 2 صال جيويتو دانيه تبتيري جن اويني 6 منالي هز هر كامل الراني ام منالة دسالاتينية لبرامبر كي دسالاتينية لجامعة دسالاتينية لبرامبر حاكمية قدرة وسيستم دسالاتينية حج كينية حج بيوندك اجتماعينية دي ام بي دسالات كردني انسانا كان لجامعته اشي لجير ناوة چي بيكي لجير ناوة آزادي لشولار من قرق ما تو آزادكم لكي چين بي ادي لبرامبريا چين بي ادي دايمن دايكم بو باوكم بو آموزان بو خالوزان بو امتواني شوكم امتواني منالم بيوت دي اشي كاركم يترخو چه بو بانك تو كاركم چه لمال خوما بو بيزنس خانوادگي و خوام كاركم بالاخره من اشي كاركم رواتب روام زندية پس تو من بيكار ناكي هروان نانكيت الدمم تازه من وقتی كاركم امرو بپرسن لخلقي لمشهد لتاران للرشت لسنة لكرماشان جن اروات سركار 1000 دسيبو اول 2000 پیشنهادی پیدن هر صاحي وكارو تا مديري تا امكاني نية پیشنهاد جنسي نقريت امكاني نية داواي سرويس الجنسي لينا كان تابي وانا جيجيك تا لقمة نانيشي بيو تا بتواني كارك بويسينيت خب امش سؤال كاين لخومان دي بو من امانة تكرار اكمو بو تكراري اكمو اما بزانين مثال ادم بزانين پردي كچيني بو چي خاصة چي داين ياغا بو داين ياغا بو چي خاصة چي حل كردگا وكار كردي چي بوغا آيا اميكا جنان پردي كچينيان موغا دليلي اوسا اوسا قيم جنيكي شيتيانا ودل تروي نه تو فكرك هيك حرتو ام تكشف كرقا نجني قيمش بون اي بو فركسي انا يكرت فركسي ايزاني شرائط وقانوني جامعة شكلية لبروي بين نرخ نويت
ئەی ژن قەیم بوو خۆیان نەداوە دەسە و ماچێ بەنەوە کاورە بۆ ئەوسا پیاگ ئەهات ئەیوت من تەکە فڵانە ژنا بووگەم بە ئیفتخار و بەحسیە کرد ئەمە لەبەر خاتری وەسە نێربوون مهمە نە من ئیسە دەلیلێکتر تۆ بێژە چۆن فکرەکەی نێربوون مهمە پام پێت بێژمانیە ئەژێ لە سلێمانی بەولاوە قانونێ دەرکراوە ئەمری شێخ لەتیف وایە شیربایی هەڵگیراوە دەوڵەمەنی وەکو تۆ 100 دیناری وەژنێ داوە بە بەختێکی وەکو من بۆ یار جەرگی سوتاوە تۆ بڕۆ ئەکسەری گۆرانی های فولکلۆر گوێ بدە کاورا بە عنوانە پیاگ ئەناڵێنی بەدەسە ژنە غەداری واشوی کردگەسۆ یەکێکی تری دەسەڵاتە خۆ من و تۆ کردمان شەرتت دوو بە دوو نە من بگرم یار نە تۆ بکەیش و بێوەفا تۆ بووی تازە کردەش و یا مەسەڵەن ئەرێ یەزن ئەرێ یەزن باخچە ڕێزن شێخی لۆن نەیکاوەژن وە کەنیشکی بێتۆ بۆ من ئەمە خەریکە بەحسە چیەکە بابە ژنە قەدیم خۆی نەئەداوە دەسۆ لەبەر خاتری ئەوەی قیمەتی نەشکێ دەی ئیستە تۆ خۆت ئەدەی وە دەسۆ قیمەتە نەماگە تۆ وەکو خۆشداکەنە فەورەن دای ئەکەنی بۆ کاورە دەی کاورە ئێشێ بۆچی بێت بابەتی ئەم خەدەماتە پولیش بە بۆ بێ مەسئولیەت بگری جاران تەنیا ڕێگەی گەیشتن بە سێکس ئەوە بوو کە ژن بخوازێ ئێمڕۆ لە ناوی خیابان گشتی ژنێسی ئیتر بۆ تۆ بخوازێ بۆ بخوازێ تۆ ئەفەهمی چیت وە خۆت کردگە تۆ ئەزانی چیت وە خۆت کردگە تۆ لە ژێر ناوە ئازادی واتە کردگە بە خۆت درۆست ئەمە ئەژێ کەنیشکە چوو لە دایکی پرسی دایکە عشق چییە وتی درۆست گەرەکیانە خراوکەن کێلە عشقە چی ئازادی توڕەهاتە تۆ لە چی ئازادەوی بۆچی ئازادەوی تۆ بەکوێ گەرەکتە بگەی کامە پیشڕەفت ئەەکەی تۆ دەسەڵاتدارەوی قودرەتدار ئەوی پرنسیب هەز نیسە ئەمە وەسە ئەوەی کە پوڵە ئەسڵی تەڵاس نە کاغەز نە ڕەقەم نظامە سوڵتەی جەهانی چون بە ئەندازەی کاغەزێک کە چاپی کردگە تەڵای زەرد مەوجود نییە ئەی کاتە ناوی زەهنی ژنەکان کە تەڵای زەرد شتێک گەنێکە بڕۆ جەواهر بە دەڵی مارکدار بسێنەوە $12,000 و $30,000 توورێ ناکا لە دوکانەکە دەرهاورد لەبەرەوەی سروەتە تۆ تاراچکە لەبەرەوەی نێسی خۆی لێی دەرەکەوێ نێسی کڵاو بەرداریم کاغەزە داگەسیە دەسی تۆ ئەمە نافەهمی پس تۆ ئەوێنی لە گرا اتفاقێکە ئەکەوێت کاملەن منطقیە کاملەن حساب شدەست نەڕەبتی وە دینۆ هەز نەڕەبتی وە حیچێک وەز ازدواج وە زاوزێ قانونمەند کریاگە قانونمەندە کە تۆ بتوانیت لە سایەی ئەم ئەزدواجە سەمەراتێک نسیبت بێت کە دیگەران نایەنوێت دەی تۆ ئێستا حیچ کامیان نسیبە نەبووگە تۆ بەم ئەزدواجەت حیچێکە دەست نەکەوت کە تۆ بەم ڕابەتەی ڕەفیقی و دووست دختەری و دووست پسەریە حیچێ دەستی نەگرکە بابە تۆ فکرەکە چیشتە پوڵە هەرچیشتە دەسەڵاتە ئەفەهمی قودرەتە تۆ چەنی قودرەتە هەست تۆ چەنێ دەسە ئەڕوە بزانە ژنێ لە ناوی تایفەتانە پەیاکە ئەوێنی ئەم ژنە فرە ژیرە فرە میهرەبانە فرە عاقڵە مەردمدارە دائیمەن ڕووخۆشە دەرگای ماڵی وەسەرە گشت کەسێ وازە ڕۆژی تەوەلودت و عید میلادە زەنگە بۆدا بۆ ئەو لای پشتیشی زەنگەدا کادۆ ئەسێنێ بۆ گشتی حتا ئەگەر کادۆکە کرمی تێکوێ فەندەکێکوێ ئەم ژنە ژیرە
ئەم ژنە قودرەت بۆ خۆی تەولید دەکا دەسی ئەڕوا لە ناوی جامعە ئەتوانێت بهترین شوو بۆ کەنیشکی پێیاکە بهترین کەنیشک بخوازێ بۆ ژنی بۆ کوڕی ئەتوانێت لە لەحاظی اقتصادی و خۆی هەڵکێشێت موقعیەت و کوڕ و کەنیشکەکەی تەسبیت کات ئەمە قودرەتە تۆ ئەمە ئەفەهمیت تۆ خەریکی خۆت وە دەسە خۆت بێدەسەڵاتەکەی تۆ چۆن قودرەت ناناسی فکر ئەەکەی ئێشێ بڕۆی فقط پوڵ پەیاکەی پوڵ یەکێک لە ئەبزارەکانە قودرەتەوە تۆ هیچ وەخت ئەوەنە پوڵ پەیا ناکەی کە ئەم پوڵە بە تۆ قودرەت بە قودرەتێکی بچووکی خەرید بۆ خۆت ئەدا بۆیە تۆ هیچ وەخت ناوی تۆ ژنێکی قادر نییە تۆ مەشغوڵی تۆ شاغڵی مەشغوڵتیان کردگە بازی ئەەکەی تۆ ئەوسا قادروی ئەمڕۆ مەشغوڵی تۆ ئەوسا قادر ویستە شاغڵی دەروە دەر ئەچیت بووی تۆ شاغڵ ئەم شاغڵیە تۆی بێقودرەت کردگە و تۆ ئەمە نازانی بعد تۆ فکر ئەەکەی شێوەی جەدیدە ئەزدواجت ئێشی ئەم شکڵی بێت ئێژی من هیچ بکریەتێکم لە کالای خۆم نەهێش کەسەوە کالا دەست خواردەکە مەیلمە ماڵە خۆمە ئۆتۆبوسە عمومیە یعنی تۆ ئەوسا من شتێکم تەوزیح نەدا وەختێ بەحسم کرد وتم پیاک تێت ئێژێ من چووگەم ڕابەتەی جنسیم تەکە فڵانە کەنیشکا بووگە من ئەمە تەوزیح نەدا ئەمە تەوزیح دەم بە تێمەسەراوە تۆ فکرەکەی ئەمە بۆ خاتری ئەمەسە پیا لە ناو جامعە بەرەڵاوگە نە ئەمە ئەوە نییە پیا و سالاری بووگە نە هیچ پیاەکی دەسەڵاتدار ناتکە لە ناوی مەجلیسێکا دانیشێ بێژی من دەسم هاوردۆ ژنەکەی فڵانیە مەگەر لە ڕووی دوژمنی لە کاتی دوژمنی ئەم قسە بکە بۆ هەتکە تەرەف ئەنا هیچ وەک ناتکە تعریفیکە کێ ئەم مەسایلانە باسەکە پیای خوێڕیەوە هیچ دەسەڵاتێکی نییە پیای خوێڕی کە دەسەڵاتی نییە یعنی چی یعنی 100 دیناری نەوگە بڕوا کەنیشکێکی پێ بدەن بیخوازێ لەزا وەکو دز هەز کوێ دزی کردوێ ئێژێ من پوڵم نەدا و ماچێکم کرد من پوڵم نەدا و دەسم هاورد و سێنگ و بەرەو کێم کەنیشکایە من پوڵم نەدا و مەسئولیەتم نەگرت و وەکو دز هەز وەکو چەتە هەز لە کاروانێ دام لە کاروانی ئەمە وە چەتەی ئەزانێ وە زرنگی ئەزانێ کە پوڵی نەداگە و ماچێکی کردگە کە مەسئولیەتی نەگرکە و ماچێکی کردگە معمولاً پیای خوێڕی قسەی واکە پیای بێدەسەڵات بێ عورزە بێ خانەوادە بێ ئابڕوو ئەمە دا لە بەرەوە نیە جامعە ئێمە ئازادی وگە تۆ یەک دانە پیاگە وە دەسەڵاتە خانەوادەدار بدۆزەرۆ دانیشتوویە لە ناوی مەجالس و لە بینی پیاگانە باسە مەسایلی جنسی خۆی کردوێت نایکە بەڵێ ئیمکانی هەز لە وەختی دوژمنایەتیە شەڕا بۆ هەتک وتبێتی من دەسم هاوڕگەسەوە فڵانە لادیە بەڵام لە واقعیش ئاگەر کردوێتی نەژیتی ئەمە ڕەبتی بە پیا و سالاری نییە پاشان ڕەبتی وە دەسەڵات وەز بۆ هەر پیاگێ وتوێتی من تەکە کەنیشکە فڵانیان خەفتەکەم توانیە دەرچێت دێ ئەگەر کەنیشکەکە خانەوادەی بوایە کاورایەنە تۆپان وەکو سەگ چۆن هاتکە حورمەتە خانەوادەیەکە کا تایفەیەکەکە مەکە هەروە بە ماسانیەسە ئاخە ئێوە خەریکن یەک مەسائلێ لە کوردەوار تعریفەکەن و کە ئەسڵەن لە کوردەوارە مەوجودیەتی نەبووگە تۆ چۆن تەمامی ئەم انقیادی دەوڵەتە قبول کردگە انقیادە هەزار یعنی قیودێکی بچووک کە جامعەی کوردی بتەو هێشتگەسەوە وە گشت کەسی ڕعایەتی کردگە ئەمانتە پێی باتڵە دواکەوتوویە وەڵا پەردەی کشێنی دواکەوتوویە ئەیچی لە ژێرە 20 نەفەرا خەفتن پێشکەوتوویە نیشانەدا تۆ فرە تێگەیشتووی فرە ئەخلاقیات و چووگەسە سەرۆ مەراتب ئینسانیت فرەوا لەسەرۆ چه شەکلیە ئەمە
تۆ ئازادی حرمەت بۆ خۆت قالی تۆ ناچیتە ناوە قەرارداد تۆ سەکس فقط بۆ لەزەت ئەوێنی دێباری کەڵا دەی تەبریکە کەێژم دەی ئافرین دەی تۆ لە فرە حەوزەیەکی ترا دۆڕیاگی پس تۆ ئوسوولەن ئەزدەواجە نەگەرەکە بەحسی من ئەمەسە تۆ ئێشێ بێژی ئەزدەواج بۆ چی ئەەکەی ئەزدەواج یعنی چی تۆ ئێشێ بێژی ڕابەتی جنسی و مەیلە جنسیت بۆ چی گەرەکە بۆ ڕابواردن ڕابوێری بۆ چی گەرەکتە تا تۆ بتوانی براکەم خانمەکەم تۆ معتەقدی کە ئێشێ ڕەوابەتە ئازادە جنسیت بێ دێ بۆ ئەزدەواجەکەی تۆ وەختێ لە ڕابەتەی ئێرتباتیەکە کە ئەیگری تێخزەنی های وە شوێنە پوڵۆ تۆ فاحشەگی عەلەنی بکەی باشتر نییە ئاغایە کورد پیای کورد وا تۆ ئێژی من ڕەوابەتە ئەزدەواجە کوردی و قبوڵ نییە دەبراکەم بۆ ئەزدەواجەکەی دەی تۆ ئەمانتە قبوڵ نییە بۆ ئەڕۆیتە ژێرە بارە خەرجی کێشانە ژنی بۆ ئەوی تۆ ئەسیرە شەهوەتە بۆ ئەوی تۆ کۆیلەی ناوپات تا ئەو هەر جۆرێ مەیلی بێ لە تۆ داکەنی تۆ بۆ نرخی ڕابطەی جنسی گرانەکەی بۆ نەیاڵی ئینسانی بمێنێت تۆ مفت و مەجانی و مەرحەبا من کاورا لە کرماشان و زەنگم بۆ دایژێکات پەیمان عەلا ڕقمیان فەسادە سکسیش بە شدت تەبەقاتیە تۆ ماشینی شاسی بڵند دەنەوێ سکس دەسە ناکەوی و پێ بڕۆیتە ڕێوە کەسە پێ ڕازی ناکرێت ئێشە ماشینە بێ ماشینیشی بوو کەنیشکەکە ناپرسێ ناوە چییە فەورەن سوار بۆ ارتباطە جنسی بەرقەرار بوو چووە پەیکاری باشە دەی تۆ حەج کام لەمانتە فکر نەکردگە سۆ چۆن فکرەکەی حکوومەتێک ئێشێ بۆ تۆ کار و عەداڵەت و ئەمانە و ئازادی هەروە لە خۆی وە تێ ئازادی هەروە ناوە سیستەمە کۆرپۆرێشنە ئێرانی بنێن دموکراسی و سکولاریزم لە خۆیوە خاسەوێ و تۆ حاڵە خاسەوێ و تۆ کارە هەس و زندگی هەس و ئازادی هەس و ماڵێکی هەروە لە خۆیوە دەی تۆ خۆت کاولی تۆ لە حەوزەی زندگی خۆتەوە حەج تەعاریفێکە بۆ خۆت نییە حەج پرەنسیب و ئوسوولێکە نییە حەج سەفەتێکە نییە تۆ حتا فکر لەوە ناکەی تۆ نرخە لەشە گرانکەی تۆ قیمەتی دانێ ڕستورانە قیمەتە شەوی بلیتی سینەماس چون تۆ قیمەتە هەست تۆ هەروە لە خۆتۆ پەخشانە سەکس ناکەی ئەم سەکسە ئەم لەشە هەسە ئەوێت تۆ کالایەک بۆ گەیشتنە بە ئارزووەکانە ڕستوران بچی و بەستەنی بخۆی و بگەڕیت و بواتە دەرو لە کرایشە سەکسێکە دەی خەدەماتە جنسیەکە دەیت وەچێ پەیکاری پس تۆ لەگرا ئەوێنی تۆ دەسە بێدەلیلە و ئەوەڵین کارێک ئەەکەی لە خۆتە دەی ئەنا تۆ ئەڕۆیتە کە مردمە سەکسەکەی چاو دەرات ڕەوابەتە ئازاد بەرقەرارەکەی هەر کەسی حەزی لە فەساد وێت حەزی پێکاو خوراونێ جامعات گشتی خوێڕیوی خراوە بە تایبەتی ئێمەمانانە کە لە ئەوروپا تێنەوەتوانین وە $5 هەر کە فرە گەردەن هۆڕ ڕستفادەی لێکەین دەی ئێمە بۆ ئەم قسانایەکەین بۆ خاترێ وەی ئێمەی مردم بێدەسەڵات ئەکرین لە ژێرە ئەم شعارانە ئەمانە شعارن بازی کردنن چۆن کاورا بە قانون تۆ نابود ئەکا چۆن قوانینێ تەسویب ئەکا کە فقط وە دەردە ئەو ئەخوا وە دەردە تۆ ناخوا قانون تەسویبکردن یعنی چی یعنی سیستم حاکمیەت دەستگای قدرەتی وە لە پشتاوە وەکاری بەکارە ئەوە نییە وەلی کاری بەکاری تۆ هەست وەلی نایەڵێ تۆ دەسەڵات بگری ئەو بەر بە هەرچی جۆرە دەسەڵات گرتنە تۆز ئەیگری ئێوە بۆ فکرەکەن چۆن فکر ئەکەن لە ناوی جامعەیەکە ئەگەر ڕابطەیە جنسیە ژن ئازادکەن پیاکان لێ منتەفع ناون با ئەوە نییە مشتە پیای خوێڕیتان دروست کردگە هیچ پیاگی حازر نییە ژنێ بخوازێ نایکە بۆ بیکە وەختی دنیا حازرە خەدەماتە جنسی و هەرزان با ئەو بۆ چێشە ژن بخوازێ بۆی شێو کارە بکە
ئەمە حاکمیەتە کە بۆ تۆ فعالە ژنان دروست ئەکا ئێژێ بێژە حاکمیت بەر بە من ئەگرێ حاکمیت بەر بە من ئەگرێ کە من ئازاد وم و تۆ فعالیت کە مردم ئازادکەی ئادرسەنە حرافیەتە تۆیشی لە بەرامبەر حاکمیێتە قسە بێ حاکمیت ناڵێ من لە ناو پای خۆم دروست ئەستفادەکە دەڕۆیکە بەحس لەگرا بەحسم مردمێکە کە قودرەتی نامێنی لە بەرامبەر سیستەمێکە ئێمە وەختی جامعە بین قدرەتمان هەست بتوانی لە بەرامبەر سیستەمێکە بوێسین ئەم جامعەبوونە چه شکلی دروسەوێت بە پەیوەندهای ئیجتیماعی دروسەوێت پەیوەندە سەبەبی پەیوەندە نەسەبی پەیوەندهای جۆرە شارە مۆدێرنە ئێمڕۆژی لە ڕەوابەت ئیجتیماعی لە دروستکردنی کمیونیتیەکانە ئاوا پەیوەند دروست ئەبێ و تۆ مەسئولیەتت هەست بەرامبەر بە دارایی‌هایەک هەست شود مناڵت کەسوکارت خانەوادەت سروەتت شغڵت پوڵت ماڵت زەمینت بەرامبەر بەمانە گشتی مەسئولیەتت هەست و بە دارایی و بە قدرەتە خۆت ێزانی ئەوەی خەڵک ئیمڕۆ بیری لێ ناکاتەوە قدرەتە گشتی بیر لە مەسرفکردن بۆ ئەوەی حاڵی خاص بێ بۆ حاڵی خراوە چون هاڕیاکە چون ئەزانێ بێدەسەڵاتە چون لە حەج بێدەسەڵاتی نییە چون بەسەری حەجێ لە ژیانی خۆیان دەسەڵاتی نییە هاڕیاگە خەریکە بە مەسرف جوبرانیەکەتەوە بەم دەسە بچیت تۆ هیچ وەخت حاڵە خاص ناوێت ڕۆژ لە دوای ڕۆژ لە دوای ڕۆژ بێدەسەڵات دەنەکری و تۆ عاملە دفاعیت بۆ خۆت نامێنی ناتوانی دفاع لە خۆتکەی ناتوانی وەختێ تاراجە ئەکەن وەختێ ئەوکەنە بەردە وەختێ کۆیلەت ئەکەن وەختێ نابودت ئەکەن لە خۆت واکوونش نیشان بی ناتوانی چون یەک نەفەری بۆیە تۆ ئەوێنی لە فیلمەکانی هالیوودا دائیمەن قارەمان یەک نەفەرە لە بەرامبەر سیستەمە تەرازێت ئەی گەیەن لە جێگەی کارە مەجبور بێت دەست و ئەسلحە بووە ئامریکا نیشانە ئەدا هەمیشە یەک نەفەر قیامەکە و ئەم یەک نەفەرە ئێمە فیلمی سەدووسەکەین پیا خاسەز وەلێ دەوڵەتەی کوژێ وەلێ دەوڵەتەی کوژێ نایەڵێ فرەوێ پس مردم ئێشێ چی بکە مردم ئێشێ ئەوەی کە حاکمیەت تفیەکاتە ناوی دەمی فڕێبە ئەوەڵەن ئێمە شتێکمان بەناوە دەوڵەتە ملی کە لە ئێرادەی میلەتێکی واقعی و حەقیقی لەسەر فەلسەفە و جیهانبینی ئەوان هات بێت نییە نیمانە تا تعریف کاتۆ ساختارە دەوڵەت چه شەکلیە نیمانە ئەوەی کە بەسەر ئەم جەوامعە حاکمن مشتێ هەڵبژێریاگە دەسە ساحێبانە قدرەت بووگن کە توانی گیانە ئەم جیهانە تەقسیم کەن لەژێرە ناوە دەوڵەت میلەت و لە عەسڵا ئەمانە شرکەتە بازرگانین مردمەکەیش وەنە مەڕ و ماڵات و بەردە لە ژێرە دەسیانە ئەی بۆ ئێمە مثال ئەدەین ئیژین کاکە کاورا تا تەکنۆلۆژی نەبوو لە 10 هێکتار زەوی 2 تون گەنمی هەڵەگرت ئیمڕۆ کە تەکنۆلۆژی هەس و ئیسلاح بەزر و کود و ئاویاریە میکانیزە هەس و تراکتۆر هەز 10 هێکتار زەوی 20 تون گەنم ئەدا لە بڕێ جێگا 10 هێکتار زەوی 50 تون گەنم ئەدا تەکت 2 تۆنە خەیلێ فەرقێسی مردم جەهان ئیمڕۆ فرەتر لە جاران خۆراک و ئیمکانات تۆلید ئەکەن ئەم وەزعە کەسیفەی کە هەسیان لە دەورانە بەردەداری پیسترە تۆ فکرەکەی چون نان ئەخۆیت و وایتە ماڵ و لە کونێکی دەمەتریا داکەفتگی مردمە قەیم فرەبەوە بەختو بن بابا ئەم تەکنۆلۆژیە خەیلێ بێشتر لەو زەندگی تۆ ئیمڕۆ هەسە بۆ ئاحادە بەشەریەت قدرەتی دروست کردگە وەلی تۆ نازانیت فکرەکەی دەوڵەتە ئێرانی نەمێنێت نان نییە بیخوایی نازانی دەوڵەتە ئێرانی نەمێ زندگیە تۆ زندگیە شاهانەس ئینحسارات نەمێنێ گشتتان سەتح زندگیتان ئەگۆڕێ ئارەزوو لە دڵتان نامێنێت تۆ نازانی بە پوڵ و بە قدرەت و بە قانون تۆیان گرتگەوە دا ئەپڵۆسێنن ئەمانە لە دەستی ئەوانە دەربێت
تۆ هەم دارای غروری هەم دارای کەرامەتی هەم ئینسانی و هەم هیچ کەسێ ناتوانێت تعڕۆزە پێ بکات و لە خفەت و خاری و بەردەگی و بچووکیا گەورەکە کاکە تۆ ئێشێ تحقیرەکەن تاوە نۆکەری حازرویت تۆ ئێشێ بێدەسەڵاتەکەن بێپوڵەکەن ئەحساسکەی بێ ئستعدادی بێ شغڵی یەک زەمانێ لە جامعەی ئێمە مردم فکریە کرد بڕواتە دانشگا مەدرەک بگرێت ئەوێت و ئینسان مهم بێک تەبەقەی ئیجتیماعی ئەگۆڕێ بڕۆن لە هەر لادەیەکا دانشگایەکیان دانیاگە دانشگای دیواندەرە دانشگای پاوە دانشگای ڕوانسەر دانشگای عەلیاباد کەتول دانشگای حەسەن ناوە دانشگای تەقیاوە دانشگای پەیامە نورە دانشگای ئیمام سادقە دانشگا مشتێ لیسانسی و فۆقە لیسانسی دکترای داگەسە دەر دەی حاڵتان خاسە دەی تەبەقەی ئیجتیماعیتان گۆڕیا دەی باسەوات بووی لە ناوە سیستەمە ئێستا چیت تۆ مەگیت و مەدرکێک و بای فۆقە لیسانسی وا لە ژێری ناختا و عیلمێک نێست و کار و ئایندەیەکیش کە نێسە دەی بۆیان پێت کرد دوو قەرانیشی باوک و بوو داتە حەقت دانشگا گشتان زەمینە کەشاوەرزی و باخ و باغات و مەراتعتان بەردا بۆ دەوڵەت ئەوقاف بردی مەراتع و مەنابع تەبیعی بردی کە تۆ بڕۆی بوویتە مهەندس بوویتۆ دۆکتۆر کە تەبەقەی ئیجتیماعی بگۆڕی گشتتان ئەناڵن لە بێکاری بووگنۆ کۆڵبەر باغداری ناتوانن کەن کەشاوەرزی ناتوانن کەن بازرگانی ناتوانن کەن بووگنۆ کۆڵبەر ناتوانن تەکە حاکمیە دانیشن دەرکەون ناتوانن فکرەکەن حاکمیە تۆ حەچی شانە پانەکەی تۆ ئێشێوە تۆ سرویس با تۆ قسەی فرە فێروگی من ئینسانم تۆ ئینسانی ناوی سیستمی ئەوە ئێشێ لە قوانینە ئەو پەیڕەوی بکەی لە ئەو فەرمان بووی و ئەو هەر جۆرێ مێلیسی تەکتابەر خوردەکە ئەو تعریفەکە تۆ ئینسان کێس حاڵیت بوو تۆ تعریفی ناکەیت و ئینسان کێس ئەو تەمامی ئەم قسانە تۆ ئەیکەی فێرتی کردگە فێر بووگی وەڵا ئەو قوانینە کوردی دواکەوتوو بوو دێ ئابێ نەخدێکی کەرەوە تۆ دوو جلد کتێ و بە من 3 ساعت سخنڕانی بە من بە لە دانەیە پوفیوز دانەیە کۆمونیستە کارگەری منسوورە حکمەتە گۆڕوە گۆڕە بێشەرەف لە هەر گەوادێک کە تۆ فکرەکەی ئینسانە مهمێکوگە یەک دانە قانونە کوردی بێرێت نەخدی کاتۆ بێژێ ئەم قانونە کوردیە ئیرادی وا لەکوێ دەیوێت تۆ حملت کردووە و سنتۆ و بەڕاستی و خراوە بێت تا ئێمە تعریفی بکەینەوە مقایسەیان کەین تەکە قانونە دەوڵەتەکان و قانونێکە ئێمە بوومان چۆن تۆ 100 ساڵە خەریکی ئەدەی لە خۆت لەژێری ئەم شعارانە یەک نەخدت بەسەر یەک قانونە و نەنووسیاگە نیست بڕۆن دانێ لەم فەمینیستە تێ هەڵدریاگانە بێرن دا بزانم هەر لە بەشە فەمینیزم و ژنان و یەک قانونە باوە ناوە مەردەمە کورد بێرێت نەخدی کات و قانونەکە نەخکات ژن کوژی هەیە و بێ کوژی هەیە و کامە ژن کوژی هەیە چۆن ژن کوژی هەیە بابەگیان تۆ پوڵە مەردەم بخۆی ئەتکوژن تۆ پوڵە دەوڵەت خۆی ئەتگرن بەناوە فراود ئەتگرن ئەتخەنە زندان نەگرا تۆ قوانینە دەوڵەت بشکێنە مجازاتە ئەکەن دەی تۆ مەگەر قانونە ئەزدواجەدا نەدانەنیاک مەگە تۆ لە ناوە جامعەیەکانەوەگی مەگەر تۆ مناڵە خانەوادەیەک نی دەی ئەو خانەوادە یەکسری پرەنسیبی هەست تۆ ئەم پرینسیبانە شکاندگە تۆ ماڵە مەردەمە خواردگە تۆ کەنیشکێکی لەولاوە وتکتە من ئازادم و 4 کیلۆ تەڵاو بۆ خۆت بردگە پوڵێکی فرە و فراوانە لە کاورا بردگە ئابڕووی کاورات برگەسە ژێرە سوعال وەسەرە کاوراش و 20 نەفر هاورگەسە ماڵەوە دەی تۆ کەلاشی کڵاوبەرداری گەوادی بێشەرەفی قەحبەی هەچیش دەهەی تۆ چۆن فکرەکە توانی لەمانە قوتار بووی تۆ نەقزە قەراردادە کردگە نەقزە قانون کردگە چون قانونی ئینسانێکی ترشکانگە تێ هەڵدریاک ئازادی وەلێ ناتوانی قانونی مؤسسەیەکی دەوڵەتی بشکێنیت چون ئەو ناناسی وەلێ وەختێ ئەوێتۆ کاکە ئەحمە تۆ ئەتوانی وەڕاحەتی پێ بنێتە سەر حقوق و ئازادی و مالکیەتە ئاغا ئەحمە خیانەتی لێ بکەین
سروەتی تاڵانکەی عمری تاڵانکەی پوڵی بووەی ماڵی بووەی زندگی بووەی ئەحساسی بەبازی بکێشی مناڵی بووەی بازی بەی تۆ شارلاتانی تۆ گەوادی تۆ قەحبەی تۆ نادروسی تۆ بێکەرامەتی تۆ مجرمی تۆ تەبەهکاری دی قانون حیچێ ناکە قانون بۆ حیچێ ناکە تۆ قانون هاتکە وا بکە بە جامعە پیاک خەسیاب و تێ هەڵدریاب و هاڕیاک ژن فاحشە و لەشفرۆش و نادروست هەرتکیان بێدەسەڵات دێ مەجبورە قانونەکەی خۆی تۆ چووکی لە پشتە دەوڵەتە خۆتە پنهان کردگە تۆ بە زۆرە دەوڵەت ئەناڵی دەوڵەت هەدەفی ئەمەسە لە جامعای ئێمە مردم قدرەتی نەمێنێ ژن قادر نەوێ پیاک مەسئول نەوێت ئێمە زاوزەی دروست نەکەین مناڵە دایک و باوکدارە قەوم و خوێشدارە قدرەتمەند دروست نەکەین مناڵە تێ هەڵدریاگە بەرسیە خوێڕیە هاڕیاگە تەنیایە بێکەس دروستکەین لەم دنیا بەڵێ حاکمیەت واکە و تۆ تێی دانێ شارلاتانە درۆزن فاحشەی وە کاورا مجازاتی کردگە تەمام ئەمانەی فۆمۆنیستن لە 5 قەرانی خۆیان ناگوزەرن بێ دانێ کۆمۆنیستە بێشەرەف لەم کوردستانە بێرن حاضر وێ لە $100 خۆی بگوزەرێ بێرنی هەر کە ئێژێ کۆمۆنیستم لە گشت کەسێ پوڵی ترە لە گشت کەسێ پولەکی ترە پول دۆسترە سکروچن گشتیان من تا ئیستە کۆمۆنیستێکی سەخیم چاو پێ نەکەوت سەخاوەتی بێت نەمدی گشتی پولەکی گشتی حیز وەختە بۆ پول گیاریان دەربێت دابێ دانەیە فۆمۆنیست بێت حاضر وێت کەسێک $5,000 بخوات دا بزانم دانەیە فۆمۆنیست پیاگێ $5,000 بخوات چ قەڵەتێگەکە چی ئەکە دەی تۆ نادروست قەراردادە باتڵ کردگە دەبەت تیاداگە خیانەتی لێ کردگە چۆن ئێوە مەسائل وا تەحلیل ناکەن ئەمە چون کاربرد سیاسی هەست بۆ حاکمیەت چیەکاوە تۆ دەسەڵات لە دەستە تۆ دەردێری تۆ بێ دەسەڵاتەکە تۆ بێ قدرەتەکە تۆ قەڵەتەکەی ئەعمالە قانون خۆتەکەی قەڵەتەکەی قانون ئێمە ساڵیتە ئێمە قانون تەسویب بکەینەوە قانونە وێنە ڕێوە مەیلمانە شومەکە کاورا 3 کیلۆ تەڵاو بۆ سێنێ 400 گرم تەڵاو بۆ سێنێ شوی پێ مەکە و خیانەتیشی پێ مەکە دێتی شوو بۆ ئەەکەی تۆ خانەوادە بۆ گەرەکتە دروستکەی تۆ خانەوادە دروست ناکە تۆ هیچ تعریفێکە نییە تۆ کڵاوبەردارێکی درۆزنیت نمونەتان کەم نییە لە جامعە بڕۆ بێدا دەکات بێدا دەکەن لە کاولی و لە نابوودیایەوە پس تۆ ئەوێنیت شعار ئازادی شعار ئەخلاقی بە عنوانە ئینسان تۆ ئێژی من ئینسانم حرمەتم هەست کەرامەتم تو درۆکەی تۆ حرمەتت ئەوەسە لە ئینقیادا نەبیت تۆ حرمەتت ئەوەسە کۆیلە نەبیت تۆ حرمەتت ئەوەسە ئەم گشتە زۆڵ و تاراج و تاڵان و تۆهینە دەوڵەتە ئێرانی و تورکی و عێراقی و نظام سوڵتەی جیهانی قبول نەکەی وە تەحملی نەکەی دێت تۆ تەحملیەکەی دێت تۆ درۆ ئەەکەی دێت تۆ کرامەتە نییە تۆ ئینسانە کڵاوبەردارێکیت خۆ تۆ من ئێشێ بۆچی ناڕەحەتم تۆ نانە نییە بیخۆی تۆ فەقیری تۆ فاحشەی تۆ برسیتە تۆ نەخۆشی تۆ کەوتکیتە کولیە فرۆشی بۆچی ئێشێ دڵم بۆت بسووتێ حاکمیت خراو کارەکە هەرچی حاکمیێتە لە دنیا دزە ماڵیات گەورەترین دزیە قانونیە بابەجان ئەوەی بانک ئەوڕێت ئافتاوە دزە ئەسڵی ئەوەسەوە پوڵ چاپەکە تۆ ئەفامیت تۆ ئەمە ئەفەهمی دزە ئەسڵی ئەوەسەوە پوڵ چاپەکات نافامی چون تۆ ناتوانی متەسەوروی لەم جەهانە ماتریکسە تەوەهۆمیەی کە تۆ تیا زندگیەکەی زندگیش بتوانی بکەی دەی چۆن دەوڵەت سوار بووگە بەسەرە تۆ دەوڵەتە ئێرانی تەکان ناخوا چون تۆ سوح لە خەو هەڵەسی دەوڵەتە ئێرانی سەرۆکاری ئەستەکتا
تەکە پوری کارە هەست تەکە قانونی کارە هەست قانونی جامعی کارە هەست مؤسساتی کارە هەست تۆ تەکە هەرچیشتە کۆرپۆریشنە دەرگیری لێ ناتوانانی نجات پیاکەی فقط گەرەکتە حاڵە خوات خاستکەی قسەی زلزلکردن فقط مردم بێدەسەڵاتەکەی بۆیە ڕێگە بۆ تۆ تێڵنێژن تۆ مبارزە بکەن مبارزە بکە چی بدۆزەرەوە ئەنقیاد بدۆزەرەوە ئەنقیاد چییە؟ وەڵا ئەزدواجە ناوە فامیل ئەزدواجە ئەرەنج مەرید ئەزدواجێکی چییە؟ ئینقیادیە شتە کەسیفێکە وەڵا ئەوە گەیەکان ئازاد نییە لە جامعی ئێمە هۆمۆسێکشوالەتە ئازاد نین ئێوە تا ئێستا لە فۆمینیستێکتان بیستگە بێت دەرمۆردە ئەزدواج تەوزیح بە بێژێ ئەزدواج خاسە ئەزدواج خراوە بێت ئەو شتێ بێژێت تەعهود یعنی چی بوو چی ئێشێت تەعهود بێ ئوسوولەن بۆچی ئێشە دووس پسەرەکە وە تۆ تەعهودی بێت تەکە هەر ژنێکە وا حاڵەدا حاڵ ناکە بۆ نایەنەمانە تەوزیح بە نەمانە بەدیهی نییەن تۆ ئێشێمانە تەوزیح بەی شەیتان وا لە جوزئیاتە ئێشێ بێ تەوزیح بدەی تۆ چ شکلی گەرەکتە زندگیکەی تۆ جامعە چۆن تەقسیم بەندیەکەی تۆ دەی جامعە جۆرێگەمە تەقسیممان کرد یەک زمانی مەوجود بوو ئیستا تۆ نەگەرەکە وا جامعە تەقسیمکەی چۆن تەقسیمێک ئادەی بێ تعریفی بکەم ئادەی قەوانی نەبێرە ئادەی نۆرمەکە نەبێرە هەنجارەکە نەبێرە چۆن هەوە لە خۆی وە گاگەلی پەتۆ ئەوێنی لەگرا غەشێکی گەورە حاکمە بابە گیان فاحشەگی یعنی بێ قودرەتکردنە تۆ ئەنا بە من چ ڕەبتێکی ئێست تۆ لە باوەشی یەک نەفەرە ئینحساران هەنە یەک نەفەری یا بە 200 نەفەر سرویسە دەی بە من چ ڕەبتێکی ئێست ئەوەی بە من ڕەبتیەز لە جامعی ئێمە ئیتر ئینسانی با کرامەت نامێنێت کە حەز بە دەسەڵاتی خۆی بکاوە مەجال نەدا دەسەڵاتی لێ بسێنن تا من و ئەو یەکێکی تر بووینەوە ئێمە لە بەرامبەرە دوژمنە خۆمانە بتوانین بوێسین دێ ئێمە 5 ساڵە خەریکین 1400 ساعت دیبەیتمان کردگە لە نامە ئەو جامعە 4000 نەفەر ڕۆڵەی قارەمان پێیان نابێت بۆ چون گشتی فاسدە چون هیچکە دەسەڵاتی نەگەرگە گشتی پوری گەرەکەەوە دزی دەسی کەفێ حتا ئاخر عمریش پوری دەست ناکەفێ چون گشتی سەری ماسیاگە بە سێکس حتا ئاخری عمریش تێر ناخوا لە سێکس حتا ئاخر عمریشی دەفعەیە نازانێ ئۆرگاسمە واقعی چۆنە تەجروبەی ناکە تەمامە سێکسێکە یەکا وەسە دەسپار هیچ فەرقێکی نییە نە ژنی نە پیاگی تەجروبەی ئۆرگاسمی نەکردگە ڕۆحەن ڕەوانەن گشتی نەخۆشە بۆیە پیاگەکان وەختێگەرێکیانە سێکسکەن دوودانە ترامادۆ لە خەنە خوارەوە دوودانە ڤایگرایشە خەنە خوارەوە ترامادۆل ئەخۆن بۆ خاتریەوەی دێر ئینزالیان بوێت ڤایگرا ئەخۆن بۆ خاترەوەی نعوزیان بوێت نێزت تۆ هەرچیشتە لە دەستداگە بێت دەسەڵاتە مطلقی چون ئەوانەی کە تەولیدی دەسەڵاتیان بۆ دانێ ئینسانە کرد لە جامعە لەبەی نەبرد تۆ لەبەی نەبرد تۆ شانە پان کردگە بۆ مشتی جوولەکەی بێشەرەف لە سەرزەمینە ئێمە کە سیستەمیان دانیاگە مشتی حیوانی ئێمەشیانە کردەوە کارمەندی ئەم سیستەمە 1,2 ملیۆنیان کردگەس و کارمەندی ئەم سیستەمە ما بەقیە خەریکی فاحشەگین لە ناوی جامعە لەژێرە دەسە قەوانینە ئەم دەوڵەتە و قسەی دەوڵەت تکرارەکەن چۆن ئێوە 100 ساڵە جامعەن بە تورک و بە فارس و بە عەرەب و بە کورد و ئەمانەی کە ناویان نیاگن لە خۆیان قەوم و ئیتنیک و میلەت و دانشگا و زانکۆ و کەلەزل چۆن ناتکن یەک قانونە تەبیعیە مردم بێرن نەغدی کەن و بێژن ئەم قانونە بۆ خراوە ئەخلاقن خراوە عرفەن خراوە تەبعاتی خراوە چۆن تۆ تایسە یەک قانون نەهاوەرگە بێریتی و چۆن تەمامێ ئەم قانونانە هەنووز ڕعایەتەکەی چۆن هیچ کام لە ئێوە نەهاتکن تەوزیح بدەن قەوانینێکە لە ناوی جامعی ئێمە دانریاگە یەکشەوە دانریاگە دین هاوردگێسی بە گوێرەی 1000 ساڵ لە تەجروبەی تەمەدون هاتکە یا وەحشیەت بووگە
کامیان بووە چۆن لە ئیاڵەتی متحدەی ئەمریکا کەسێک بێتە ناوی مڵکە تۆ پرۆپەرەتیە تۆ تعڕز بکات تۆ ئەتوانی تحتە ناوە سەڵف دفند و ئەسڵحە لێبێ وە بیکوژی چۆن وەلێ تۆ ناتوانی کەسێک بە ناوی شەریک هاتوێتە ناوی زندگیت دزی لێ بکە کڵاو بەردار وێ خائن وێت سعیکا و حرامزاگی نابوو دەکا تۆ حەقە نییە بیکوژی بۆ نیێسا تعڕوزی پێت کردگە خیانەتی پێت کردگە ماڵتی وەتاران بردگە عمرتی بەبازی گرتگە چۆن ئێوە ئاوا بەرخورد ناکەن تەکە خزایە ئیستا بێنە سەرەوەی کە مەرگ خراوە کوشتن خراوە دێ ڕاهکارێکی تر بەڕەسیکە ڕاهکارێکی تر بەڕەسیکە چۆن تۆ ئەزدواجێکی مدەتدارە نەکردگە ئەزدواجێکی بێ مدەتە کردگە وە تۆ تیا مەفادێکە مشەخەس نەکردگە کە هەر کەسێ ئەم ئەزدواجەی نەغز کردو بتوانێ متەزەڕر بێت وە بەریوێ لە هەرچیشتە تۆ ئەزانی لە قەوانینە بریتانیا لە کامەنلەوە هەنووز ئادۆڵتری هەست بەناوە زەنە ئەزانی تۆ ئەتوانیت ژنەکە خیانەتە پێ بکات دەوڵەت پوڵەکەی نادا تۆ ئێشێ بڕۆی کارەگای خصوصی بگری سابتە کرد ئەم ژنە خیانەت وە تۆ ئەکا ناتوانێت لە دارایی های تۆ بووە چون یەکتەرەفە ئەزدواجە تۆی باتڵ کردەکە حەد لەم قەوانینە کۆرپۆریشنە تی هەڵدریاگە بریتانیاییە تۆ چۆن لە هەرچیشتە سەر و تا حاڵی بووی خانەمە مینا مورادی من ڕۆژێ نەقڵێکی کوردیم کرد وتم کاورایە هێسرێکی بوو قاترێکی بوو قاترەکە هەروە لاڕیا ئەڕووی گوێ دوا پێ ئەم هەروەتی هۆش حەچە سەقەت بوو هۆش ئاخری قاترەکە هەروە لاڕیا بوو یەک لە قەیپەیە کێشاوتی تۆ لە گیانە خۆت و من لە 16,000 من حەزی پێەکەی بڕۆ بیکە ئەوە نەبیکە تا گیانە دەردێ ئەوە نەبیکە تا خانەتیان نامێنێت ئێمە خەریکین بەحسێکی ئیجتیماعی ئەکەین تۆ مخالەفیتی بڕۆ تریبون دانێ مۆبایلەکە دانێ ئەو جۆرە من نەقدە تۆ ئەەکەمەوە تۆ بێ نەقدە من کەرەوە من تکرار یەکەمەوە بە سەراحەت ئێوە مشتی فاحشەن هەڵی هەی تۆ وەختی ئستدلالێ تێری یا ئیشی بڕۆیتە پشتە ئەخلاق یا ئیشی بڕۆیتە ناوە ئازادی و ئەم مەفاهیمە عالیە و تەوزیح بەی وەختی بەحسە ئازادیەکەی ئازادی یعنی چی و تەوزیح بەی کە تۆ چۆن ئەخلاقن ئیشێ ئەم کارانە بکەی تا بەشەرویت ئەنا تۆ حەزی پێ ئەەکەم هەروە حەزی پێ ئەەکەیم کاورە بە حەزەویستی بە تێڵاداتە منە سەرە حەزی پێەکە ئەم جامعە ئێمە تا ئێستا مەجالە تەرحە هیچ پرسیارێکی تیانەوە هەروە لە خۆیوە گاگەلی مردم کەوتکنە شوێنە قسەی تەلەڤیزیۆن قسەی کەسانی وەکو تۆ ڕووناکبیر و بڕاستی و چووکە سەر دانشگا و کتێوی خوێنگەسەوە پێشە ڕووناکبیر هیچ کەسێ بەحسێکی تەرح نەکردە لە ناو جامعە ئەم بەحسانە مهمن چون تۆ فکر ئەەکەی عەلی خامنەئی لابووە عەلی خامنەی جێنشین دابنێت جمهوری ئیسلامی بێتۆ ئێرانە سەکولار دموکراتیک تۆ حاڵە خاص ئەوێ تۆ عداڵەتە واتیە تۆ ئازادیت هەست تۆ ئینقیادە نییە تۆ کۆنتڕۆڵە نییە تۆ ئینحسارە نییە دێ تۆ نافەهمی تۆ لەمە کاولترەوی تۆ حەج وەخت ناوی تۆ بەشەر
تۆ ئیمڕۆ عادەتە کردگە بەم حقارەتە چون هیچ وەختی مەقامێکی بەرزی ئینسانی بۆ خۆت قایل نەبووی. تۆ فکرەکەی هەر ئەوەنە لقمەنانێ ئەکەوێتە دەسە فرە شاکری چون لیاقەتە ئەمیشتە نییە. ئینسانە بێ مەسرەفە تێ هەڵدریاگێکی هیچ نەزانی هیچ لە دەسە نەهێت. حاکمیت وای بە تۆ کردگە تۆ قینە بێ لە خوات. کوڕە خانمە مینا مرادی هەم توڕەهاتەوە تۆ کاورای کاول بە شەریەت یعنی چیم تۆ حیوانێکی دووپێی بڕۆشکاتکە. ئەوە من وتم تۆ حیوانێکی تۆ چۆن بەشەر بوون تعریف ناکەی تۆ. من بەشەریەت تۆ بەشەریەت یعنی چی؟ بەشەریەت یعنی چی کاورای کاول؟ من بەشەریەت یعنی تۆ هەروە لە خۆیەوە زاگی و بووگی و ئەمیتە بەشەری. هەوا لە خۆیانە توڕەهات فڕادا سوعالی لێکە نازانێ بەشەریەت یعنی چی. دا تعریفی کەرەوە بەشەربوون یعنی چی. ئەمانە نییە کەس نەوگە باتە ناوت دەمیان هەروە لە خۆیانە توڕەهاتیان داگەسە دەم و چووگە. من بەشەرم دێ تۆ چۆن بەشەری؟ ئیستا بێ بەحسێکی ئەخلاقی بکە بێژە بەشەربوون چه شەکلیە؟ بۆ تۆ حقوقە هەست کاوەڕ نێسی؟ کاورای کاول جامعەی ئێمە مشتێک کاولە نەخۆشە بینەندەیە سریاڵ و ڕیالیتی شەو نابودی کردگە. هەرەمانەی وا نازانن زندگی چییە. زندگی لە پشتە کاتالۆگەکان وابێنن. وەختی ئێژی زندگی چییە؟ ئێژێ سەفەرە 10 ڕۆژە دەرکروزە ئۆقیانوسە ئەتڵاس. ئەمە یانی زندگی. تۆجۆکەن ئەمە ئەوزاعێکە کە لە ناو جامعەیە ئێمە مەوجودە تا زەمانێکە تەکتەکە ئێمە نەفەهمین کە ئێمە چۆن باعسە تەداومە بەدبەختی خۆمانین. ڕووی خۆشبەختی لە جامعەیەکە ناوێنین و جامعە ڕۆژ بە ڕۆژ لە معنای جامعەت دەرتێت تەبدیلە بە زندگی ئوردوگاهی و ئسارەتیە ناوە تەراکمە جەمعیەتەکان ئەوێت و ئێمە بە عنوانە ئینسان ڕۆژ بە ڕۆژ تەنیاتر و بێدەسەڵاتتر ئەبین. ئوسوولەن پێگە پایگا و جێگەیەکمان نامێنێت بۆ دفاع لە خۆمان، دفاع لە زندگیمان، دفاع لە داراییمان، دفاع لە کەرامەتمان، نە دەسەڵاتیمان ئەمێنێ و نە قودرەتیمان ئەمێنێت. و اتفاقێکە کە ناوی جامعەی ئێمە ئەکەوێت. من ئەم دیبەیتەی ئەم شەو تا ئەم مەقتەعە ڕاگرم لە دیبەیتای داهاتووە ئەم مەسائلانە ورد ئەەکەم و چون خەڵکی سوالەکەژی چی بکەین؟ چی بکە یەشی پشتەک لێبەی؟ چی بکە یەشی بڕێسانە فەرجەم کەیتۆ ئەسڵ حەبێری؟ ئەوەڵین کارێک کە تۆ یەشی بیکەیشی بفەهمی بۆ واتە پیاتکە. وەختی فەهمیت بۆ واتە پیاتکە ئەزانی خۆت وات کردەوە خۆت. تۆ دەوڵەتە سوارە من لە خۆت کردگە. تۆ نۆرمەکانی دەوڵەت تعریفەکەیتۆ لە هەرکیشتە. لە قسەکردنە، لە ڕێوەڕوینە، لە نان خواردنە، لە کاسبیکردنە، لە کارکردنە، لە ژن خواستنە، لە قسەهای ڕەفتارهای ئینسانیە کە تەکی دیگەرانەیەکەی گشتی ساختە و پەرداختی دەسی دەوڵەتە. هیچ کام لەمانە مەکە. هەرچی ئەو ئێژێتی گەرە کەسی قودرەتە لێ بسێنێ سعی کە قودرەتمەندی بۆ خۆت. سعی کە بەرعەلەیه دەوڵەت مؤسسات دەوڵەت قیام بکەی. سعی کە لە بەرامبەریانە ئەستفادەیان لێ نەکەی. تەن بە قانونی نەدەی، بە دادگای نەدەی، بە بانکی نەدەی، بە پولی نەدەی، بە معامڵاتی نەدەی.
لە کاری بخەی دەوڵەت لە کار خەی نۆرمەکانی لە کار خەی وەختی تۆ شروت کرد بەمە ئەم باوەڕانتە گێڕا یەکەوێت و دوو ئەوێت و سێ ئەوێت و چوارەوێت و نۆرمی ناوی جامعە ئەو جارە هەر لە ناوە ئەم دڵە مەردمە هێزە نظامی نیروی مسلحی شتێتە دەرەوە شەڕە بەدەنەکان و شەڕە ناو مەیدان دەستپێکە چی وێسیاگی من بڕۆم تانکە بۆ بسێنم و تۆپ و بۆ بسێنم و مانگی 2000 دلار بەمە تۆ بکەمە سەربازە خۆم دێم اتفاق ناکەفێ من مەردمم ئەوە تۆ ئێژیتی کارە مؤسساتە نە انحسارە قدرەت وا لە دەسما نە انحسارە پوڵ وا لە دەسما نە نۆکەر و سەرسپردەی جێگەیەکم کە بۆ سیاسەتەکانە ئەو کەسێ تەسلیحم کاوە منیش نانێ بەمە تۆ تەغیرە بنیادی ئەمەسە من ئێژمی ڕێگەیە خۆشببەختی وەگرتنە اختیار خۆت ئەمەسە من ئێژمی تۆ ئێشێ بزانی کێ زنجیری کردگەسە پێی تۆ چۆنی کردگەسە پێی تۆ و تۆ چۆن ئێشێم زنجیرە بکەیتەوە بەجێی ئەمەی دانیشن سریاڵە تەلەڤیزیۆنی بۆ یەکتری بەحس بکەن دانیشن بەحسە مەسائل ڕۆژمەڕەی خۆتان و زندگی خۆتان بکەن کە چۆن لەحزە بە لەحزە خەریکن لە ئێوە ئینسانە بێدەسەڵات دروستەکەن بێدەسەڵاتترتانەکەن و ئێوە لە خۆتان قینتان تێت خۆتان بە لایەقە هیچێ نازانن خۆتان فرەوە بێ مەسرەفەزانن خۆتان فرە سووک و سەلیم تەماشاکەن هیچ ئەرزشێکی ئینسانی بۆ خۆتان قائل نییەن هیچ ئەرزشی بوو بوون و هەستی خۆتان قائل نییەن ڕێگە ئەمەسە دەی ئێمە فەرقەکەین تەکە دیگەرانە بۆ خاتریەوەی فقط ئێمە حەقیقین هەرچیە تۆ دیکتە کارە دەوڵەتوگە حیزب و حیزبازی و ئنجی و جنبش و گشتی کاری دەوڵەتە گشتی کاری خۆیان و مؤسساتە خۆیانە خروجی ئەم حیزب و حیزبازی و ئەمانە چیە سیستەمە دەوڵەت ئەمێنێت و ئەمە بفەهمن عەلی خامنەی کارمەندێکی ئەم سیستەمەسە سیستەمە دەوڵەت ئەمێنێتەوە و ئێمە هەر خەفیفتر و خەفیفتر و نابووتر و نابووتر و کابووترەوین من بە وردی تێمە سەرامانە پس من دوێکە بەحسێکم دەرمەوردە ژنان کرد چون خێنێ مهمە حەوزەی ژنان چون ئەمانەنە کە دەسەڵاتیان نەماگە و جامعی ئێمە خەسیاکتر و نابووتر بووگە هەر ئەمانەنە بەم قسانە جامعیان نابوت کرد پیاو و ژن و مەسئلەی ئەزدواج و هەستەی ئەوەڵیە و خانەوادە هەر ئەمانە نەبوون کە نابوودیان کرد پیاو و ژن بێدەسەڵات بوو بە لەبەین چوونە خانەوادە بە سرفەن جەمبەیە لەزەتیدان بە سێکس تعریفان گۆڕی تو خروجیەکەی تەماشاکە بزانە چه خەوەرە تۆ لە جامعە ئێمە نە بەحسە ئەخلاقی ئەکری نە بەحسە جورم و مجازات ئەکرێ نە بەحسە حقوقی ئەکرێ هیچ کام لەمانە ناکرێ کاورە هەروان لە خۆی و پەڕیگەسە ناوی جامعە فکرەکە حاڵیەسی چووکە مەدرەکی لیسانسێکی کردکە کاوڕێکی تەواوە تو خۆتە بە بەخت کردە بە نەفەهمیەکانت بە نەزانیەکانت بە خۆتدانت دەسە شەهەواتە لەحزەیت تو ئەسڵەن ئەزانیت شەهەواتە لەحزەیی یعنی چی؟ چۆن تویان مەسرەفگەرا کردگە کارێکی نییە تۆ لە خۆت بپرسە سیاسەتە مۆڵ و شاپینگ سنتەر بۆچی دانە دیاگە بۆ خاتری ئەوەی کە ئینسان بە مەحزێ تەمەنایەکی شەهوانی تیا دروستکەی گەرەکێسی بە سەریعتەرین وەخت پێی بگە شاپینگ سنتەر مۆڵ واکاوە تۆ 2000 کالا لەوێ بۆ دائنێ تەبلیغە بۆکە هەر لەوێ شیرینی گەرەکە شیرینی لە بەرپێتا دانیاگە بە مەحزێ چاوەکەوێت و شیرینیە فەورەن ئێشێ ئەم شەهوەتە شیرینی خۆریە تۆ ئرزاکەی تەپەیتە منیا شیرینیە کاسینی لە کاتێکە تۆ شیرینی و نەگەرەکو ئەو ئەزانێ چۆن خەریکەتەکە تووە ڕەفتارەکە ئەو ئەزانێ چۆن تۆی کۆنتڕۆڵ کردگە دەی ئەگەر ئەو تۆ کۆنتڕۆڵ نەکا خۆ ڕۆژچال دروست ناوێ خۆ ڕئیسە بانکە مەرکەزی دروست ناوێ خۆ سوڵتانە شەکەر و قەن و جگەرە و سیگار و ئەمانە دروست ناوێ خۆ ڕاندخۆر و سەرانە گەورەیە سەپاه و وارد کنندگانە مۆبایل و خودرۆ لوکس دروست ناوێ خۆ تویشی وات پێ بکەن
تا ئەو دروست بێ تا ئەو تەباتەمە لە سەرە ئەمانە گەشتی ڕەفیقی یەکترین صاحبان انحسارات الدنيان ئەمانە ئەبزار مافە مرۆڤ ئەبزارە جنبش ئەبزارە ئینقیات پەیاکردن ئەبزار گشتی ئەبزارە وا لە دەسە خۆیان بازی و پێەکەن جنبش واقعی و انقلاب واقعی ئەوەسە ئێمە ئەیکەین کارمان بەدانە ئینسانەکان لە سەرزەمینەکەمان هەز ئێمە خەریکین هاوار ئەکەین ئیرادوا لە دەوڵەتە ئێمە خەریکین هاوار ئەکەین کوردبوونە ئێمە بە پێچەوانەی سیستەمە ئینقیادە و ئەمەسە خەتەرناکە ئێمە نابوو دەکەن ئەوە نییە بەرەبەرە لە کوردبوون دەرمانیان هاوردگەن لە کوردبوون دەرمانیان هاوردگە وەلی تۆ هەر پێ دەژێت دەمە قۆپان کە پێت هەڵقنە و داقنە و زمانی فاسۆنی تۆ ئەحساسەکەی کوردینەتە و کورد نەماگی تۆ تێ هەڵدریاگێکی جەهانیە گلۆبالە ئەمڕۆی خۆراکە واسە نانە واسە هەڵس و کەوتە واسە لایف ئستایڵە واسە سێکسە واسە کاورای کاولێکی تۆدانێ ڤنزوێلای حەج فەرقێکتان نییە لە حەجیشتە بگرە تۆ کاولتری کوردە چی تۆ ڕاتە چی دەمە قۆپانەکەی دەبێت دەمە پانەکەی تۆ متری فاسۆمی قساکەم دەمەیەکە کورد نەماگی نایەوە خۆش